سڵاوت لێبێ و بانی تۆ میوانەکانیش باش. سڵاو سۆبان، سڵاو هاکار. کاتێک کە تەورەکە لەسەر جلوبەرگی کوردی بوو ناکرامنیش جلوبەرگی کوردی لەبەر نەکەم. بە تایبەتی کە میوانەکان ئەوە جوان خۆیان گۆڕیوە واریەکەیان چەندین ساڵە لە بواری جلوبەرگی کوردیا کار دەکات بۆ ئامانجەی بتوانێت بە تایبەتی جلوبەرگی کوردی لە ڕۆڕەسەنەکەیەوە جارێکی دیکە بەگەنجان بناسێنرێتەوە. یەکێک لەو میوانانم هۆنیا جەلالە کە ماوەی 3 ساڵەکە لەو بوارەدا دەکات. هەروە ڕۆژان یەکێکی دیکەی لەو خانمانەی بە خۆشحاڵیەوەوانە ئیشەکانی زۆر تایبەتە. هیچکە لە بابەتی جلوبەرگی کوردی باز لەوە دەکەین تا چەندە گرنگە لە ڕووی هونەریەوە بە تایبەتی لە ڕووی ئەو کلیپانەی کە لە بواری کولتوریدا کار دەکەن ئەو کەسانی کە میوزیک دەژانن بە تایبەتی بە جلوبەرگی کوردی جوانەوە دەربکەوێت بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە مۆرکێکی ڕەسەنایەتی پێوە دیارە. هەر لەم چوارچێوەیەشدا میوانداری کاتیامان کردووە. هەرسێکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووین. ئەنیاگە لە چیرۆکی تۆ دەست پێ بکەین. ماوەی 3 ساڵە کار دەکەین بە تایبەتی ئەو جلوبەرگانەی کە کاریان لەسەرەکەی ئەو جلوبەرگانن کە کۆنن یان پارچەی کۆنن چۆن ئەم بیرۆکێت بۆ هات. سەرەتا بەیانیتان باش هیوا ڕۆژێکی خۆش و ئارام بۆ هەموو بینەرانی کە 24 ئەو بیرۆکەم لەوە بۆ هات کە ئەم بینی جلە کۆنەکان قماشەکانیان زۆر جوان بوو ڕۆنەکانیان زۆر جوان بوو. من خۆم هیچ حەزم لە جلی کوردی نەبوو بەڵام لە تەمەنێکا کە جلە کۆنەکانی دایکم لەبەرە کرد ئەم بینی زیاتر لێنێت لەو جلانەی کە لە کاتی بۆ نمونە قۆناغی دواناوەندی منە باویان بوو لە بازاڕە هەبوو. لەوەوە ئەو بیرۆکەیە سەری هەڵا کە جلی کۆن لەبەرکەم و لە دواییشە لەوەوە سەری هەڵا کە کۆیان بکەمەوە کە ئەم بینی بەشێکی زۆری ئەو جلانە فەوتا بوو و زۆر ئەگەڕام ئەو جۆرە قماشانە بە هیچ شێوەیەک لە بازاڕەکانە نەمابوو. خەڵکێکی زۆر ئەم بینی ئەیان فرۆشت ئەیان فەوتان لە کەسە نزیکەکانی خۆمەوە سێرمە کرد جلەکانن هەمووی فەوتانە بوو. بۆی لەویا هەستم کرد کە ئەبێ ئەم جلانە هەمووی هەڵبگرم بۆ ئەوی لەوە زیاتر نەفەوتێ و زۆرینی جلە جوانەکان لەلام بمێنێتەوە. دەستەکان خۆش بێ. ڕۆژێکیان تۆ کە چەند ساڵە خەریکی بیرۆکە و لە چیەوە بۆ هات و چۆن دەست بەکارکردن کرد؟ ماوەی کارکردنی ئێمە بۆ ماوەیەکی دوور درێژەکەڕێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی و کە لە نیشانی خەڵکی بدەین ماوەی تقریبان 3 ساڵێکە بە ئێمە شاتوونەتە بوارەکەوە. ئەتوانم بڵێم شێوازی کارکردنی ئێمە لە کەسێکی دیکە جیاوازەکەی ئەوەیە بۆ منە ئێمە لەسەر ئەو پارچانەی قەدیمی کە ماوەتەوە بۆ منە ناتوانی بیکەی بە کراسێکی کوردی یا ناتوانانی وەکو ساڵتەیە کێلێکێک بەکاری بێنی ئێمە هاتوین کارمان لەسەر کردووە ئەو پارچەکەمەی کەماوەتەوە وەکو نێوچەوان وەکو جانتا وەکو کڵاو بەو شێوە ئەیان هێڵینەوە و بە دەردی هۆنیا خانوتی پارچەکانی ئەوەندە جوانە حەزەکەی ئەگەر پارچێکی بچووکیش بێ لە ناو نەچێت و هەر بمێنێتەوە. زۆر باشە کاتی ئەگەر باسی کارەکانی خۆتم بۆ بکەیت بە تایبەتی تا چەندە گرنگە ئێوەی میوزیک ژەن بە تایبەتی ڕۆڵتان هەبێ لە زیندووکردنەوەی بابەتە کولتوریەکان بە سیماتان بێ بە میوزیکەکەتان بێت. خۆی لە ڕاستیە ئێمە کاتێک کارێکی هونەری پێشکەشەکەین بێگومان بەشێکی کولتوری وڵاتەکەشمان لەگەڵیان نەمایشەکەین بۆیە بێگومان زۆ گرنگە کاتێک ئێمە هونەر و کولتوری وڵاتەکەمان نمایشەکەین بە جلوبەرگی خۆمانەوە جلوبەرگی ڕەسەنی کوردایەتیەوە پێشکەشیکەین ئەوە واکە ئەو جلوبەرگە لە ناو نەچێت و بە بینەرانی دەرەوەی کوردستانیش ئاشنا بێت. زۆر باش ئێوە کارەکانتان بۆن منە هەمووی ئەچێتەوە سەر چوارچێوەی جگە لە بابەتی کولتوری بابەتێکی هونەریشە بۆ منە کاتێکە دیزاینی ئیشێکەکەی ئەبێ زۆر فکری هونەری ئایدیای هونەری تێبێ بۆ ئەو بابەتە کەواتە هەرمەمان یەکتی تەواوەکەین لەو ڕوانگەیەوە تا چەندەیەوە خۆشتان پێتان وایە بۆ من کە بەرهەمێکی کولتوریان بۆ منە فۆلکلۆری پێشکەش دەکرێت سوول لەو جلوبەرگانە وەربگرێن کە زۆر ڕەسەنایەتیە بە تایبەتی ئەم جلوبەرگە جوانانەی ئێوە. دالیا خان ناسنامە و شوناسی هەر نەتەوە یەک دوای زمانەکەی زۆر جار جلوبەرگەکەیەتی بۆیە گرنگە کە ئێمە نەوە دوێنەوە بتوانین ئەو شێوازە بهێڵینەوە و کاری لەسەر بکەین. هۆنیا هیچ کاتێکە بووە بۆ نەپەیوەندی ئێوە لەگەڵ هونەرمەندانی فۆلکلۆرا دروست بێ بە تایبەتی لەسەر داواکاری جلوبەرگەکانتان بێت بۆ کلیپەکان کە دروست دەکرێن؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە من زۆر ئەوەم پێ ئەڵێن زۆر کەس پێوتوم بۆ منە بۆ سپۆنسەرکردنی ئەو کلیپانی کە پێویستیان بەجلی کۆنە لە چەند ئیشەکە بەشداریم کردووە لەو ریکلامانەیە کە بۆ کاتەکەی ئەگەڕێتەوە بۆ ڕابردوو من جلوبەرگەکانم بۆ ئامادە کردوون. خەڵک زۆر
چێژ لەوە ئەبینێ کە ئەو جلانە بەکاربێنێتەوە بەئەکیدم ینی هەر هونەرمەندێک کلیپێک بکات حەزەکە کۆنترین جلیان جوانترین جلەکان بەکاربێنێ. ڕاستە. کاتیا سێ بەرهەمی فۆلکلۆرە پێشکەشمانەکەی ئەمڕۆ ئەمەوەی گوێمان لەیەکێ لەو بەرهەمانە بێ و بۆشمان باسکە چ بەرهەمێکە و تا چەندە ئەو بەرهەما لە ڕووی فۆلکلۆرەوە دەنگدانەوەی هەبووە تا چەندە دەکرێت لەم سەردەمەیە ئێمە سوودی لێ وەربگرینەوە جارێکی دیکە. زۆر باشە بە چاوان بە خۆشحاڵیە و یەکەم بەرهەمی شەوە نهێنی شەویش ناسراوە کە حەسەن زیرەک هونەرمەندی حەسەن زیرەک وتوویەتی و تقریبان ڕتمێکی خێرایی هەیە. وا بەڕای من ئەو گۆرانەیە فۆلکلۆرانەی کە ماونەتەوە لەگەڵ ئەو گۆرانە ڕەسەنانەی کە ماونەتەوە هەش کاتە نەمایش بکرێن بە جلوبەرگی کوردیەوە جوان. یەکسەر دیمەنەکەشکێت مێشکی تۆ جلوبەرگی کوردیە بێگومانەوە هەڵپەڕکەی کوردیە. زۆر ڕاستە فەرمیانەکە. هۆنیا تۆ دوو نمونەت بۆ هێناوین لە پشتمانەوەی نمونونەکان ئەگەر باسییان بکەین ئەتوانی تەنان بچیتەلایەن بۆی کە زیاتر زانیاری بی ببینەران ئەم پارچانە مێژەکان بۆ کێگەڕێتەوە گەر ئاساییە ئەتوانیت. ئەم پارچانە لەمایانە دەست پێکەم کراسەکە کۆنا لەوانێ نزیکی 20 ساڵ پێش ئێستا بێت بەڵام قماشی کەواکە لەو قماشانەیە کە لەسەر شێوازی قماشە کۆنەکان تازە کراوەتەوە بۆ نمونە من ئەمە بە کراس هەمە کە خۆی کۆنە بەڵام ئەمە تازە کراوەتەوە من ینی قماشی ئێستا کڕیومە شێوازەکەی شێوازی تاڵ سلێمانیانەیە خەڵکی سلێمانی بەم شێوە جلیان لەبەر کردو ئێستا ئەم چەند ساڵەیە کە ڕابردووە زۆر زۆر باوی ئەم شکڵە جلە بوو شێوازە بەڵێ ئەمان خۆی پارچەکان جیاجیایە بەڵام من وەکو جلی خەنەبەندان ڕێکم خستۆتەوە کراسەکە نزیکی تەمەنی 50 ساڵ ئەبێت کەواکەش پێم وابێت بۆ 30 ساڵ ئەچێ دایکم هەیەی کەوای دایکم بووە وەکو جلی خەنەبەندان ڕێکم خستووە لەگەڵ لاگیرە و حیل و مێخەکەکەش ئاینەن شت مۆدێلەکەی هەر بۆ حیل و مێخێکی ڕاستەنی کوردی ئەگەڕێتەوە دەستەکانە خۆش بێت فەرموو دەستەکانە خۆش بێت وەنیا ئەگەر باسی ئەو جولبەرگانە بکەین بە تایبەتی باست کرد کە ئەمە جولبەرگێکی سلێمانیە
تا چەندە ئێستا ئەم تێکەڵەیە هەیە بە تایبەتی گەنجانی سلێمانی داوا بکەن بە ستایلی دووهۆک جلبەرگی کوردیان بۆ بدرون یان بە پێچەوانەوە؟ زۆر هەیە ئەوە بەپێی ئەوەی کە ئەم ساڵ زۆر مۆدلی جلوبەرگی شێوازی سلێمانی بوو باشە لەگەڵ من لەگەڵ مۆدلانیم بەڕاستی بۆ جلی کوردی لەبەر ئێمە شتێکی کللتوریە پێویستە بەو شێوە کللتوری خۆی هەر کەسێک چۆن حەزی لێ بیپۆشە بەڵام زۆر مۆدلی بۆ نمونە ئەم ماوەی پێشوو مۆدلی جلوبەرگی کچ دۆهۆکیەکان بوو بۆ ئەو کچانێک کە تازە زەواجانە کرد بۆ مارەکردن پشتێنە پانەکان و بۆ نمونە مۆدل کاتون لێرە گرێتەیە شتێکی وا ئەو بادینە کەوای بادینەکەڵن ئەوەش ئەمساڵ زۆر بەکارەهات لە ناوچی سلێمانیش زۆر بەکارهێنرا زۆر باشە. ئەم تێکەڵکردنە ئێوە چۆنەی بینن ینی پێتان باشە بە تایبەتی گەنجانی سلێمانی داوای شێوەیەکی جلبەرگی دۆکیەکەن یان دۆکی ئەم جۆرە ماتوانین زیاتر ئاشنای کولتورەکان بین بە تایبەتی جلی کوردی لەوایە کە ڕەنگە و ڕەنگە و هەر هەمومان کوردی لەر شوێنێکی کوردستان بین ئەنجاوەکو زۆر جار زۆر ئاسای بۆ منە من حەزم لە شێوازی جل و بەرگێک بێ لە جلی کوردیە هۆنیاخان حەزی لە شێوازێک بێت و حەزی لە شێوازێک بێ شێوازە کوردیە ڕستێکنیت لە قاڵبی خۆیان بهێڵینەوە بۆ ڕەنگا و ڕەنگی و جوانیە پێشکەشی بکەین و تاوەکو ماوەیەکی زۆر بتوانین لەسەر مێزەکە جانتا بێنم بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە زۆر مۆدی بۆ من کە جلبەرگێکی کوردیت ئەدوری پێویست بوو جانتایەکیشی بۆ دیزاینکەی ئەم جانتا تا چەندە بەو شێوازە کللتوریەیان ڕسەنایەتی پێوە دیار بوو یان تا چەندە گرنگە ئێمە بۆ مناڵی براندێکی کوردیە بێ تایبێت بێ بە جانتای کوردی دانیەخان لەگەڵ پێشکەوتنی سەردەمەکانە بێگومان شت زیاتەکە بۆن منە مۆبایلێکێکە لەو شتانەی کە زیادی کردووە بۆیە ینی دروستکردنی ئەو جۆرە جانتا لە جاجم و بەڵام ئێستا لە پارچە قەدیمیەکان یا لە پارچەی جوانی جلی کوردی کە تازەش هاتووانش کە تازە هاتوون یعنی بابەتی زۆر جوانی دیایە ئێمە توانین ئیسفادەی لێ بکەین کە بتوانین بۆ منە جانتایەک دروست بکەین پارچەیەک زیاد بکەین بۆ جلە کوردیەکە کە بتوانین لێ کاتە وەکو جوانکاری بەکاری بهێنین وەکو ئاسانکاریەکش بۆ نمونە بابەتی ئافرەتان خۆتەزانی جاروێت چەند پارچەیەکمان پێ خۆ ناکرێ بەدەست باشە جلەکانی منە گەبێنە سەر جلەکانی من تا چەندە ڕسەنایەتی پێوە دیارە زۆر ڕسەنایەتی پێوە دیارە لە بەرەوەی دوو جۆر قماش بەکار هاتووە ئەوە ئەگەڕێتەوە بۆ جلە کولتوریەکان کە کەواکەش و کراسەکەش هەردووکی نەخشیتیایە باشە ئەم ستایلە چی پێوترێت کە هێلەکەکە و لەگەڵیشە کەوایەک لە بەرەکەی ئەمە پێ ئەڵێن حەبسە پارچە یان حەبسەخانی نەقیب شتێکی وای پێ ناوێت ئەو کەوانەیە کە بە دووبەر دووراوە بەستا ڕادێ بەکارهێنانی هێلێک لەگەڵ کەوایە لە سلێمانی سلێمانی زیاتر گرنگی پێە ئەو سێ پارچە ڕۆژە ساش لێرە ئێستا خوشکی تۆیە لە زۆربەی ئیڤنت و چالاکیەکانی کە تایبەتە بە بابەتی جلبەرگی کوردی لەگەڵتان پێم خۆشە بە خێراتنی بکەین و بێتە ئێرە و باسی جلوبەرگە کەشیەکەین باشە فەرموو سایدە ماشەڵڵا لێ بە زۆر جوان جلبەرگەکەشی زۆر جوانە ئەگەڕەکەیتە کامێرەکان سایە وەرە ئێرە ڕۆژە وەرە ئێرە بۆم باسکەم جلبەرگە تۆ دیزاینت کردووە جلوبەرگەکانی ئێستا ئەتوانین بڵین تا ڕادەیەک هەموو تۆ سپۆنسەریت سەردەمی و قەدیمیمان تێکەڵ کردووە لەبەر ئەوەی بۆ منە پارچەی هێلەکەکەی لەگەڵ کڵاوەکەی لە پارچەی قەدیمیەکە ئێمە نەمانتوانیوە بۆ منە سەڵتێکی تێروتە سەر یان کەوایەکی ڕێکوپێکی لە دروستکەین هاتوین هێلکێکمان لێ دروست کردووە لەگەڵ کڵاوەکەی و جانتاکەم لێرە دانەناوە ئەو پارچانەی کە ماوەتەوە توانیمە وەکو جانتا وەکو کڵاو ئیسفادە لە پارچەکانی تری بکەم کە نەمتوانیوە شتێکی بۆ منە تێروتە سەلی لێ دروست بکەم هێلکێک و چەند پارچێکی ترم بۆ زیاد کردووە کاتە لە حاڵەتە سەردەمی بەکارهێنانی ئەم موروانەی کە بە تایبەتی لە کڵاو بەکارهێنرێت تا چەندە گرنگە بۆ منە کۆمەڵی ڕەنگە بۆ بە تایبەتی ئەم ڕەنگە پرتەقاڵیە یان ئەم موروانە بۆ زۆر ڕسەنایەتی پێوە دیارە کولتورین کاتێک کە سێرێکی باچیۆ بێڵێ ئەمە کولتوری بابەتەکەم جارانەوە تا کەویست نووسینێک بنووسی چەند کتێبێک بخوێنەرەوە جا نووسینێک بنووسە جا بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بابەتێک پێشکەش بکەین و نزیک بێ لە قەدیمیەوە ضرورە کە ئێمە بڕێن سەیری مێژووی ڕەنگەکانی جلی کوردی شێوازی تەنسەکردنی جلی کوردی بکەین جا ئەوەنەی من سیرم کردو و دیقەتم یاوە شێوازی شیلانەی و پیرۆزەیی زۆر بەکارهاتوە لەگەڵ جلی کوردیە تەنانەت گویان بەوە ناوە کە ڕەنگە
دەکات چ ڕەنگێکە بەکاریان هێناوە جوانی کیاوە بەجلە کوردێکە ڕاستە. بۆیە لە ئێستا کڵاوکەشی من ئەو ڕەنگانە باستەوەت کرد ئەم پارچەیە کورتیش بووە بەڵام توانیت ئەم جوانی لێ دالیا خان پارچەی قەدیمی بەدەردی هۆنیان خان وتی زۆر جار کەسەکانیان فەوتاندویانە یا بۆ ئەوەندە هەڵگیراوە بەکاریان نهێنا وەکو پێویست دوایی تۆ نەوتوانی وەکو خۆی بەکاری بێنیتەوە ئەو پارچانی کە بۆ منە لی زیادە یان ئیشەکە وەکو پێویست بۆ تەواو ناکە ئێمە هاتوین دووبارە بەکارهێنانەوەمان بۆ کردووە بە شێوەیە کار زیادیکەین بۆ جلە کوردێک زۆر باشە توانیتانیشی ستایە گەرت یەک تۆزیش باشە کاتێ بابێنەوە لای بەرهەمێکی دیکەی فۆلکلۆر چ بەرهەمێکی دیکەت بۆ ئامادە کردوین بەرهەمێکی تر بەرهەمێکی هونەرمەند ماملەیە کە بە زۆری لەناو خەڵکیرا بە شێخی سەنعان ناسراوە باشە ئەو لەسەر پەیژەی ماینەرە بە خۆشحاڵیەوە زۆر باشە بەر لەوەی دەست پێ بکەمەوە و پرسیارەشی لێ بکەم بە تایبەتی تۆکو هونەرمەندێک کاتێ ئەم بەرهەمە نوێیانە بینیت بۆنە تا ڕادێک لەو شای و ئاهەنگانە دوورکەوتونەتەوە کە جاران لە ناو کلیپی کوردیا تیای بووە بە تایبەتی ئەم گۆرانیانەی تۆ باسەکەی زۆربیان کلیپەکانیان کە بۆیان دروستکردونەتەوە جارێکی دیکە ئاهەنگی تیا بۆ هەڵپەڕکەی کوردی تیا بوو ئەمە تا ئێستا زۆر کەم بەدی ئەەکرێت لە ناو کلیپەکانە کلیپە کوردیەکانە تا تۆ وەکو هونەرمەندێ تا چەند بە خەلەلەی بینیت مەبەستە هەڵپەڕکەیە کە لە ناو کلیپەکانە نیە ئاخر ئەزانی چۆن هەڵپەڕکیەکان بۆنە بە جلوبەرگی کوردیەوە جارێکی دیکە وەکو وا بوو تۆ خۆت بناسێنیتەوانێ ئەمە جلوبەرگی کوردی ڕەسەنی کوردیە ڕاستە زۆر ڕاستە بەڵام یەک شت هەیە لێرەیە هونەر تەنها ئیشی دەرخستنی دڵخۆشی و شادی و کللتور نییە هونەر لە هەموو کایەکانی ژیانان ڕەنگەیەتەوە ئێستا بۆ ئێمە بۆ میلۆدێکی خەمبار ناتوانین هەڵپەڕکێدا بنین و هونەرمەندیش ناکرێت تەنها بەرهەمی شادی هەبێ بۆ کۆمەڵگا باشە ئەو بەرهەمە شادانەی کە هەیە ئێمە قسە لەسەر ئەو بەرهەمە شادانەکەین بەرهەمە شادەکان وەکو هەنێ لە هونەرمەندە زۆر تازەکان بە زۆری ڕێچکەیەکی ڕۆژئاوایی وەرگرتووە یعنی شادێکی ڕۆژئاوایی کللتوری و کوردەواری نین بۆیە هەڵپەڕکێتیایە جێگەی نابێتەوە ئەگەر شادێکی کللتوری خۆمان بێ بێگومان جێگەی ئەبێتەوە بەڵام ئێستا زۆربەی هونەرمەندە گەنجەکان زیاتر بەرەو هونەری ڕۆژئاوا ڕۆشت فەرموو دەستەکانە خۆش بێت دووبارە دەستەکانە خۆش بێت سابا و پرسیارە لێ بکەم تۆ لە ناو گەنجانی تا چەند ئێستا گەنجان حەزەکەن جلوبەرگی کوردی بپۆشن بۆ بۆنەکان جلوبەرگی کوردی بپێ ئەوەی جلوبەرگێکی جوانە گەنجی ئێستا ئەیبینم دڵخۆشم بۆی کە گەنجی ئێستا زۆر گرنگی پێ ئەیان لە بۆنەکانە بەکاریهێنن چلێکی جوانە زۆر بێکات حەزەکەی بیپۆشیت بەڵام لە هەنێک کاتە
کە ئەبینی چواردەورەکە و مەسەڵەن بۆ بۆنەیە کات و حەزەکە جلی کوردی لەبەرکێ بەڵام کە چواردەورەکە تەبینی کەسی هیچ لەبەر نەکرد بۆ ئەوانە ئەتە تۆ بەلای خۆتەوەڵی کۆزەلای بە لەبەری ناکەم ڕاستە. باشە بابینە سەر ئەکسسوارات تا چەندە بۆ منە ئەو ئەکسسواراتانەی کە بەکارێن ئەویشە بەشێکی دیکەی لە دیزایانی جلوبەرگی کوردی پێویستە بۆ منە بەسەکەی بینین بەشێکیان ڕەنگەکانیان زۆر تایبەتە مێخەک و بۆ منە چەندین بابەتی دیکەی تیا بەکارهێنراوە ئەم بابەتانە تا چەندە گرنگە دووبارە ڕەسەنایەتی پێوە دیار بێت. زۆر گرنگە ڕەسەنایەتی پێوە دیار بێ بەڵام پێویستیشی بەوە هەیە کە هەندێک جار گۆڕانکاری بەسرا بکرێت لەبەرەوەی دایمەن کە دنیایەتە پێشەوە شتەکان ئەگۆڕێ ڕۆنەکان ئەگۆڕێ شێوازی بەکارهێنانی ئەو موروانە ئەگۆڕێت ئێستا زۆر موروی جوانتر هەیە بەرد هەیە گرنگە کە بەشێک لەو ئەکسسواراتانە بۆ شێوازە کللتوری خۆیان بمێنەوە بەڵام هەبوونی شێوازی تازەش زۆر گرنگە لەبەرەوە باش لە ڕووی کەرەستەوە سول لەو کەرەستە کۆنانە وەرەگرنەوە من وەکو خۆم زۆر بەکەمی سوودم لێوەرگرتوێتەوە لەبەرەوەی کە ڕەنەکانیان تێک چوو هەندێک جار و بەڕاستی زۆریش شتیان هەست ئەەکەم نەبووە ئەوەی کە من ئەیبینم زیاتر لە بۆ نمونە شکڵە شتێنەکانیان زیو بووە ئەوەی کە بە دوایە گەڕاوم وەکو هەیاسە وەکو قوبە ئەوانە زیاتر بە ڕەنگیش وەکو زیاتر زیوی بەکار هاتووە هەستەکەم ئەیبینم بەڵام ئەوەی کە ماوەتەوە من ئەیبینم بۆ نمونە لە شتەکانی دایکم یا ئەو کەسانی تر کەشتم لێوەرگرتوون شێوازی موروەکانیان زۆر نییە ڕۆنەکان کەمترە زیاتر بۆ نمونە ئەتیمادیان لەسەر شیلانە و لەسەر مێخەک بووە ئەمە تۆزە گۆڕاوە لەبەرەی هەموو کەسێک ئارەزوی ئەوە ناکا بەکاری بێنست بۆی پێویستە لەگەڵ تۆزێک مۆدێلاتی ئێستاشا بگونجێت. باشە جلەکانی کاتیاش زۆر تایبەتە تا ڕادێک ئەو قماشانە لە ڕۆژهەڵات بەکارێت وایە زۆرستە بەڵێ جگەلەوە ئەگەر ئەتوانی یەک تۆز پۆستیت ئازێتم سپاس ڕۆژە و هۆنیات ئێوە باسی ئەم ستایلی کاتیان بۆ بکەن. زۆر جوان بوو من کە هاتمێکسە سەرنجی ڕاکێشام من ئیشم لەسەر تاوەس کردو پێشتر بەڵام لەسەر کەوە بەڵام ئەم ئەوەی زۆر جوانە کە تێکەڵی کردووە لەگەڵ قماشی شاڵە و کۆڵوانەکەشی تا ئەرزە ئەوەش من زۆر بەلامەوە جوان بوو زۆر بەژن و باڵا جوانتر دەرئەخات. باشە کۆڵوانە تا چەندە گرنگە بۆ منە هیچ پێوانەیەکێ بۆ کۆڵوانەی کوردی مەترێک بێ درێژ بێتە خوارەوە هیچ پێوەرێکەیە ئێساوەی خۆت مەترێکەوە ئەمە مەترێکە بەگشتی خەڵک زیاتر ئەو قیاسە ئەکات بەڵام ئەو شازە کۆڵوانەی کە تا ئەرز بووە پێم وابێت مەستورەخان لەبەری کردووە من وابیستومە بەڵام زۆر کەس بەدڵی نییە بۆ نمونە من کە یەکەم جاریش ئەوەم کرد خەڵک بەیانەوەتم بۆ کۆڵانەکە ئەوە درێژە بێ کۆڵانە نابێ لە یابێ بەڵام ئەوەش هەبووە و کورتەکەش هەیە کە تۆ سەر ئارزوی ئەو کەسە و چۆن لەگەڵ بەژن و باڵای ئەو کەسە ڕێئەکەوێت. زۆر باشە ڕۆژە با بەرهەمەکانی تۆ ببینین حەزەکەی نزیکی کەرەوە لە خۆت و یەک بۆمان باسکە چین زیاتر دەست پێکەم. باشە ئەمە یەکێ لەو شتانی کە زۆر سادەیە بەڵام خۆشمەوێ لەبەر ئەوەی ڕسمێکی کۆنی مناڵێک کە بەجلێکی کوردی زۆر جوانەوە بینیم زۆر حەزم لە ملوانکەکەی کرد هەوڵمیا کە دووبارەی کەمەوە یعنی هەتا ئەگەشتێکی سادەش بێ زۆرجار بابەتەکان دووبارەکردنیان لەسەر شێوازی قەدیمی دووبارە بەکارهێنانیان جوان یعنی بە شتێکی جیاواز بۆ بەکارهێنا ئەمەیەکێکە لەو شتانەی کە سوودم وەرگرتووە لە وێنەکان چونکە زۆر جار تۆ ناتوانانی لە کەسێکەوە گوێت لێبێ یان کەسێک زانیاری و باتێ بەڵام وێنەکان خۆ بە چای خۆ هەموو شتەکانی بینی ئەمەوێت لەسەر ئەم بابەتانش قسە بکەم و گوتم کاتێککە با هەموو بابەتەکان پێشە چەند بۆ من ئێستا مۆبایلێکێکە لەو شتانی کە زیاد بووە بۆمان خۆجاران گەرێم هەرباسی قەدیمکەین خۆ ئەم شتانە نەبوو وایە بەڵام لە ئێستاە کە ئەوە زیاد بوو هاتوین بۆ ئەوی جلوبەرگێکمان دروست کردووە ملۆنگەیەکمانتوانی لە هەر بۆنەیە کابێ بەکاریشی بەڵام ئەگەر بێت و نەورۆز بێ یان بۆ جێگایەکە تیجلێکی کوردی لە بەرابێ بابەتێکی وەکو ئەمانە بەکاربێنێت دەکەوێت مەبەستمەوەیە بۆ زیادبوونی ئەو بابەتانەی کە لەگەڵ سەردەمان زیادە بێ ئێمە هاتوین بابەتی قەدیمیمان بۆ ئەوانش زیاد کردووە بۆ ئەمە بۆ بەکارهێنانی مۆبایلەکە لەگەڵ لە کوردەکە زۆر جوانترە کە زوان بوو لەو شتانەی کە ئەم ساڵ مۆدی بەڵێ
ئەتوان بڵم ئافرەتانیش بەکارێنێنا کە ئەمە لە کاتێکە قەدیمی نییە سەردەمیە بەڵام بە ضروری ئەزانم جاران زیاتر هەر بۆ تەزبیحی پیاوان بەکارێنرا بەس ئێستا لە زۆربەی شتەکان و ئەکسسواراتەکانی خانمانی شەبەتی دەکرێت جا مەبەستم ئەوەیە ینی بە ضروری ئەزانم ئێمە هەر تەنها کار لەسەر قەدیمی نەکەین بۆ منە زۆر جار گەنجەکانی ئەم سەردەمە بۆ هەیە ئەو ستایلێ پێ خۆش نەبێ بەڵام تۆ بۆ ئەوەی کە بتوانی جلی کوردی یان کللتوری خۆمان کە جلوبەرگەکەمانە لە دڵی ئەوانە بیهێڵیتەوە ضرورە کە جارجاریش دڵی ئەوان ڕاگریت و بە شێوازی ئەوانیش کار لەسەر جلی کوردی بکەیت. زۆر باشە. کاتیا بابینە سەر پرسیارێک بە تایبەتی لە ڕوانگەی ئەوەی کە جلوبەرگی کوردی هاوشێوەکانی تۆیان هاوتەمەنەکانی تۆ تا چەندە لەو کلیپانی کە بەشداریەکەن یان لەو کۆنسێرت و لەو ئیڤێنتانەی کە تایبەتە بە بابەتی کولتوری بە تایبەتی چەندین کۆنسێرت بە تایبەت لە شاری سلێمانی ڕێکەخرێ بۆ بابەتە کولتوریەکان بۆ فەرهەنگیەکان ئێوە تا چەندە بە زەروری ئەزانن جلوبەرگی کوردی لەبەر بکەن یاخۆ هاوتەمەنەکانی تۆ بە جلوبەرگی کوردیەوە دەرەکەون بۆ مەبەستە هونەرمەندەکان ئەوانەیە کە لەو کاریشەکە لە ڕاستیە بە تایبەتی ئەو کەسانەی کە ئامێرە ڕۆژهەڵاتیەکان ئەژەنین ئەتوانم بڵێن لە سایانەوەی دەرکەوتنی هەمومان چ من چه هاوڕێکانم بە جلوبەرگی کوردیەوە بووە. و هەموو کاتێکیش بۆ ئیڤنتەکان ئیتر بە پێی توانە هەتا توانیراوە لەبەر کراوە و خۆشبەختانە زۆری جلوبەرگێکی خۆشەویستە بەلای هاوڕێیانی هونەرەوەک ئەو کەسانی کە لە هونەرا کارەکەن بەڵام ئیتر ئەوە جیایە هەنێک کەس هەیە ئامێری ڕۆژ ئاوایی ئەژەنێت لە ئۆرکێسترایە مەجبورە یەک پۆشت بن و ئێوە جلوبەرگەکانتان بۆ دیزاین نەکرێت بە پێ ئەو چالاکی بەشداریەکەن چالاکی تا چالاکی کەوتۆ هەنە چالاکی بەڵە یەک پۆشیمان بەجلی کوردی یەک پۆشیمان بۆ ئەکەن هەمومان یەک جۆرجلی کوردی لە بەرەکەین یەک کەس بۆمانە دوورێ هەنێ کاتیش نەخێر ڕەنگا و ڕەنگ هەچ کەسە و جلێکی جوان لە بەرکات و بە ئەو چالاکیانەی کە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی هەرمی کوردستان سازەکرێت تا چەندە بە جلوبەرگی کوردیەوە گرنگە دەربکەونەوە خۆی ئەوە زۆر 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 گرنگە چکە ئێمە وەکوتم جگە لە هونەری خۆمان کللتوری خۆشمان بە وڵاتانی تر ئەناسێنی حاڵەتە و بێگومان بە جلوبەرگی کوردی بەڕای من جوان نییە کللتور بەشداریت کردو لە هیچ چالاکێک لە دەرەوەی هەرمی کوردستان دەرەوەی وڵات نەخێر هیوادارم بۆ ساڵی ئایندە و لە داهاتوە و دەرفەتە بۆ بڕاستە ئەگەر بەرهەمێکی دیکەمان پێشکەش بکەیت بۆشمان باسکەی چییە؟ لە ڕاستیە وەکو خاتونەوتی هەنێک کات ئەبێت دڵی لاوەکان ڕاگری لە هەنێک کاری هونەریە و هەنێ هونەرمەند بە جوانی ئەو کاریان کردووە هەنێ پارچە میوزیکی وڵاتانی تریان هێناوە بە تێکستی کوردی وتویانەتەوە ئەم پارچەی منیش کە خۆی ناوی سۆلتانی قالپەیە بۆ فلیمێک دروستکراوە بە هەمان ناو کە کۆمپۆزەرەکەی ئەنی شیروانی ڕۆحانی و لەلایەن عارفەوە وتراوە ئەو سەردەمەی ئێران بەڵام خاتووکانی هەروەها هونەرمە هومەردزدەیی بە تێکستی کوردی وتویانەتەوە و زۆر جوان و زۆری لە دڵی گەنجەکان نیشتووە بۆ ویستمیکێک لە بەرهەمەکان زۆر باشە فەرموو دەستەکانە خۆش بێت ئەگەر دواپەیامتان بڵێن هەرێکێتان لەو بوارەی کاری لەسەرەکە بە تایبەتی وانیاتۆ لە بای جلوبەرگی کوردی و زیینوکردنەوەی جلوبەرگی ڕەسەنی کوردی چ پەیامێک تەیە و تا چەندە گرنگە لەو ڕوانگەیەوە ئیش بکرێت لە ناوەندەکانە بێت نەک لە ئاسی تاکیشا بێت زۆر گرنگە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئەو جیلی کە لە دوای ئێمەوەیەت جلی کوردی خۆش بێت و ئەو جلە ڕەسەنە بەکار بهێنێ بۆ پێیکە ئەو جیلە زۆر نزیکن لە تەکنەلۆژیا و لە ئەو شتانی کە عالەمیە پێم وایە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت کە لە دڵی ئەو جیلەشە ئەم جلە جوانانە خۆشەویست بکرێ و لەبەر بکرێ بەکار بهێنرێت هەر چۆنێک جلی کوردی بەکار بهێنرێت
وەکو شازە ڕستانەکەی خۆی من زۆر پێم باشە و زۆر پێم خۆش و زۆر حەز ئەەکەم کە بەبەردەوامی خەڵک بینم کە جلی کوردی لە بەرە مهم ئەوەیە ئەو شێوازی کە خۆی هەیەی تێکینین میفۆتێنین هەرەکانە خۆش بێ ڕۆژە پامی تۆ هیوادارین جلی کوردی نەوە دوایینەوە بەم جوانی خۆی بمێنێتەوە و بەم ڕەنگینیە و بە بێدەستکاری ئەگەر دەستکاریش کرێ جارجار بەدڵگەنجەکانیش بێ قەی ناکە بەڵام هەر تا ڕادەیەک لەسەر ئەم ستایلەی خۆی بمێنێتەوە. سا تۆ چێڵی چی بە هاوتەمەنەکان تەڵێیت؟ هیوادارم جلی کوردی هەر بە شێوازی ڕەسەنی خۆی بمێنێتەوە و نەوە دوایەوە و خاتمۆنیاوەتی هەر بە جوانی دەستکاری زۆری تیانەکەن هیوادار. کاتیا پامەونەرێکی تۆ چییە؟ لەبەر ئەوەی وەکۆم خاتونانە دیزاینەر نیمەتەوەم لە بواری خۆمان قسەکەم هیوادارم هەموو هاوپیشەکانم هەموو هونەرمەندە باشەکانی کوردستان لە ئاستێکی زۆر بەرزی هونەری کوردی لە وڵاتان و لە وڵاتی خۆمان پێشکەشکەن و میوزیکی ڕەسەنی کوردی بن بەگوێینەوەکانمانە و بێگومان بە جلوبەرگی جوانی کوردیشە. زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵێوە بوون. سۆڤان ئەمە نمونەیە گەنجی شاری سلێمانی خۆشحاڵ بووم کە ئەم گەنجانە بەو بەرپرسیارەتی کە هەستیان پێکردووە لە بواری کولتور لە بواری ڕەسەنایەتی لە بواری فەرهەنگا کار دەکەن بۆ دووبارە زیندووکردنەوەی جلوبەرگی کوردی بێ یاخود هەر بابەتێک بێ کە پەیوەست بێ بە شوناسی میلەتی کورد.